باسی گرنگی پێوەستبوون بە ژەمە خۆراکەکانەکەین بۆ مناڵ لە کاتی خۆی خواردن بین بە مناڵیان نا ئەمە یەکێکە لەو کێشانی من و تۆش هەمانە زۆرجان مناڵەکەمان ئێمازانین سێژەم هەیە نان خواردن بەڵام ئایا مناڵ پێوەستکەین بەو سێژەمەوە یان نێوانە ژەمەکان خۆی برسی بوو هەستی بە برسێتی کرد ئەو کاتە خواردنی پێ ئەمە ڕای جیاوازێ هەندێکەڵێ کەی خۆی برسی بوو اینجا بینی پسپۆرانی ڕای جیاوازیان لەم بارەیەوە هەیە ئێستا پسپۆڕێکی ڕاوێژی نەخۆشەکانی مناڵان دکتۆر ئیبراهیم خەسرەوچاف لەگەڵمان ئەو وەڵامیان پرسیارانەمانەداتەوە کۆمەڵک پرسیاری تر بزانین ئەم بابەتە چی لێ بکەین ئێمە چۆن خواردن بە مناڵەکانمان چۆن پەیوەستیشانکەین بە ژەمەکانەوە دکتۆرجان فەرموو دکتۆر بەخێر بێ دکتۆرجان بانی باش بەخێر سەر چاو فەرموو خوا بەخێر بێ دکتۆر باسی بەخێر بێ دکتۆر سواستەکەم فەوزایەمان کرد کە بۆ مناڵ پێویستە لە ڕووی یاری و ئەم بابەتانەوە بۆ خواردنی شەر پێویستە ئەوە مناڵ فەوزا بنێتەوە لی گەڕین خۆی هەموو شتێ بخوا بەخوا هەموو شتێ نا یعنی خواردن دەبێ جۆرا و جۆر بێ و دەبێ خواردن تەواوکەر بێ کەڵی خواردنی تەواوکەر یعنی دەبێ پرۆتینی تیا بێ کەمێک چەوریەکان کەمێک کاربۆهیدرات ڤیتامینەکان زۆر ئەساسن و زۆر بنەڕەتیە لەگەڵ کانزاکان یعنی دەبێ ئەو خواردنی کە مناڵێک خوا ئەبێ ئەو شتانەی تیابێ نابێ مناڵ بە کەیفی خۆی خواردن بخواست ئێستا مناڵێک بێنی بیبیتە بازار بۆ نمونە لەوە چێ لە جیاتی ئەوەی خواردنێکی بە نرخ داوا بکە کە بەهای خۆراکی بەرز بێ ڕەنگە بچێ داوای جبسێ بکە پسکیتێ بکە کە هیچ بەهایەکی خۆراکی نییە لەبەر ئەوە نابێ ینی مناڵە بێ بزانرێت چی ئەدرێ بە مناڵەوە ئەو مناڵە چی پێویستە لەو کاتەی تەمەنی دکتۆر ئێمە چۆن بزانین ئەو مناڵە چی پێویستە چی بین بە مناڵەکانمان بەڵێ وڵاهی خۆی ینی ئەمە زۆر گرینگە کە میدیاکان ئەوە ڕوون بکەنەوە بۆ خەڵک کە مناڵ لە گەشەیە یعنی وەکو ئێمە ئێستا ئێمە گەشەمان تەواو بووە ئەو خواردنیکەی خۆین تەنها بەشی ئەوەیە کە بەشی چالاکی جەستەمان چالاکیەکانمان و بەشی میتابۆلیزمی لەشمان یعنی مەسەرەن مێشک چەنی پێویستە دڵچەنی پێویستەوانی بەڵام مناڵ وانە ئەبێ ئەوەیشی هەبێ ئەبێ خواردنێکیشی هەبێ کە گەشەی پێ بکە کە پێی زیاد باڵای وەزنی شێوەی سەری ئەبێ ئەوانە زیاد بکە ئەوەش بە زۆری خۆی ئەبینێتەوە لە چیە لە پرۆتین بەتایبەتی پرۆتینە ئەساسیەکانەوانە پێڵێن ئیسێنشیڵ ئەمینۆ ئەسید ئەمینۆ ئەسیدە ئەساسیەکان کە ناوی خۆی بخۆی ئیسێنشیڵانی ئەساسی بنەڕەتی کە لە خۆراکەوە نەبێت دەست ناکەوێت لەش دروستی ناکە سا هەندێک بەشی خۆرا هەندێک کاربۆهیدرات مەسەرەن گلوکۆز شەکر ئەگەر نەشی خۆی لەش خۆی دروستیەکە دروستەکە لە چەوری لەو شتانی کە لە لەشا کۆبێتەوە بەڵام ئەم ڤیتامینانە و ئەم جۆرە پرۆتینانە کە زۆر گرنگن بۆ مناڵ لەش دروستی ناکە ئەگەر بێت و مناڵ ڕۆژانە نەیخوا وەری نەگرێلێ تووشی چیە بێ تووشی بەدخۆراکێ بێ تووشی کەمی ڤیتامینەکانە بێ تووشی کەمی پرۆتینەکانە بێ و تووشی دواکەوتنی گەشە کورتە باڵایی چووکی سەر ئەو دواکەوتنی گەشەوە زۆر گرنگە بە تایبەت دایکان زۆر خەمی ئەویانەڵە هەستەکەم مناڵەکەم گەشەی باش نییە گەشەی دواکەوتووە خواردن زۆر باش ناخوا چی پێوەرە بۆ ئەوی زانین گەشەی مناڵەکەمان تەندروست ئەمە یەکشتی زۆر گرنگ لەبارەی گەشەوە ڕوون بکەمەوە بۆ دایک و باوکان ئەویش ئەوەیە مناڵ هەتا 2 ساڵی تا 2 ساڵ تەواوەکە پێێنێتە ساڵی سێم لە 100 گەشەی پابندە بە خۆراکەوە پەیوەندی نییە بە هۆرمۆنی گەشەوە وەکو زۆر کە زواتێکی سو دکتۆریان ناڵەکەم هۆرمۆنی گەشەی کەمە بوو وڵا گەشەی کەمە کورتە باڵایە وەزنی کەمە یا سەری بچووکە ئەمە ڕاست نییە ئەو بۆ چوونە هەڵەیە چکە لە دوای 2 ساڵیەوە هۆرمۆنی گەشە دەوریکی باڵای هەیە گینا لە 2 ساڵی یەکەمە ئەبێ لە 100 گەشەی مناڵ پابند بکرێ بە خۆراکەوە خۆراکەکانی ژۆک و باسم کرد ئەوەی کە پێ ئەڵێن بەدی بێڵت یعنی دروستکردنی لەش وەکو چۆنها وەرزشکارەکانە چن ماسوولکە دروستەکەن ئەبێ ئەمە بە پرۆتینە کرێ پرۆتینە گرنگ نەڕەتیەکان ئەبێ مناڵ پرۆتین وەرگێ پرۆتینیش 2 سەرچاوی هەیە پرۆتینی ئاژەڵی هەیە پرۆتینی ڕۆکی هەیە ئاژەڵیەکە ئەوەیە کە لە ئاژەڵ وەکو هێلکە و
بەروبوومی شیر و گۆشتە مەنیەکان بە هەموو جۆرەکان گۆشتی سوور گۆشتی سپی ئەمانە لە ئاژەڵەوە دێن و ڕۆیکێکان ئەوانن کە لە دانەوێڵەکانەوە دێن وەکو نیسک و نۆک و پاقلە و فاسۆلیا و جۆرەکانی باش ڤیتامینەکان و کانزاکانیش کە زۆر زۆر گرنگن بۆ گەشەی مناڵ ئەوانن کە لە بە زۆری لە میوە و سەوزەکانەوە دێت کە بەڕاستی ئەمە بۆ مناڵ زۆر فەرامۆش کراوە. جاخ دکتۆر قسەشمان لەسەر ئەوەیە کە ئەیخوایە نایخوا بەڵێ خۆی بە ژەمەوە پەیوەستی کەینیان لی گەڕین خۆی برسی بوو بیخ بەڵێ ناخۆی ژەمە سەرەکیەکان وەکو بەیانیان و نیوەڕۆیان و ئێواران بۆچی یەکێ بپرسێ باشە بۆچی ئەو ژەمانە لە ڕۆژە دانراون بۆچی مەسەلە لە شەوان نییە کابرا ئێوارە و شەو درەنگنان بخوا ڕۆژ کە کاتی چالاکی مناڵەکەیە چالاکی جەستەی مناڵەکەیە و کاتی بیرکردنەوەیەتی مەسەلەن ئەگەر لە قوتابخانە بێ دەرسی هەیە امتحانی هەیە مەسەلەن چالاکی وەرزشی هەیە ئەو شتانە هەیە ئەگەر بێت و ئەو مناڵە کالۆری کەم بێ وزەی کەم بێ تووشی چی ئەبێ تووشی دابەزینی ڕێژەی شەکر لەبێ لە خوێنیدا ئەو کاتە هۆرمۆنە خراپەکان هۆرمۆنی شەڕەنگێزی کە پێڵەن ئەدرینالین و ستیرۆیدەکان ئەڕژێنە خوێنی مناڵەکە وای لیدە مناڵەکە هەست بە قەلەقی و دوودڵی و کەم ئیشکردنی توانای مێشت بۆ وەرگرتن و هەتا دراسە کراوە توێژینەوە کرا ئەو مناڵانەی کە بۆ نمونە نانی بەیانی ناخۆن نەچن بۆ قوتابخانە ئەو مناڵانە نسبەتێکی زۆریان لە دەرسەکانە باش نین و ئەکەون و هەتا باری دەرونی ڕاستە دکتۆر دایک و باوک زۆر بمەڵە نانەکە و خوبا مێشتی ئیش بکە بەڵێ بێگومان مێشکی مرۆڤ پێویستی بە وزەیە ڕۆکو چۆن هەموو ئەندامێکی تە پێویستی بە وزەیە بە تایبەتی گلوکۆس بەڵام ئەوە بۆ مانای نایەت کە تۆ هەستی شیرینیەکی ساف بەس شیرینیەکە بدەی بە مناڵەکە چکە ئەو شیرینیە جگە لەوەی کە دانەکانی تێگەشکێنێت جگە لەوەی کە ڕێژەی شەکر لە خوێنە بەرزەکاتەوە و ئەوێتە هۆی زوو میزکردنی مناڵەکە و دەموشک بوونی مناڵەکە و لەرزینی مناڵەکە وەکو جۆرێک لە شەکرەی کاتی لە لەشی مناڵەکە دروست دەبێ میتابۆلیزمی لەشی مناڵەکە تێگەچێت ینی نظامی خۆراکی وەرگرتنی وزە تێگەچێت لەبەر ئەوە ئەبێ هەستین ئێمە خواردنی هاوسەنگ بدەی بە مناڵەکە چکە مناڵێک کە تێری خوارد لە شیرین دوای ناتوانانی جۆرێک ڤیتامینیشی بیتێ ناتوانانی جۆرێک پرۆتینشی مناڵەکە تێری خوارد و تازە بۆیە ئەبێ خواردنەکە جۆرا و جۆر بێ بێ متەنەوع بێ جا دکتۆر کێشەیەکمان هەیە ئەوی ژەوەیە مناڵ ئەو خواردانی کە زۆر بەسوودن و زۆر گرنگن زۆر کات حەزیان لێ نیە و نایخۆن لە هەندێک لە تەمەنە زۆر کات لۆمەی دایکەکە ژەکراڵەوە تۆ لەو تەمەنایە فێری مناڵەکەت نەکردووەکەم خواردانە بخوا بەڵام بێ ئاگا لەوەی کە نازانن ئەو دایکە چەند جار ئەم جۆرە خواردنی کردو بە دەمی ئەم مناڵەوە ئەم مناڵە فڕیاوەتەوە دەرەوە چۆن ئەو خواردن تەندروستانە خۆشەویستکەین لە لای مناڵ و حەزیان پێ بکات وەڵاهی من یەک دوو جاری تریش باسی ئەوم کردووە کە توێژەرێکی گەورەی فەڕەنسی لێرە توێژینەوەی کرد لەسەر بەدخۆراکی مناڵان من خۆم بینی وتی من سرم سڕ ئەمێنێ لە دایک و باوکی کورد کە هەڵەچن پسکیتێک ئەکڕن بۆ مناڵەکەیان بە دینارێکی سویسری ئەو کات هێلکەیەکیش هەر بە دینارێکی سویسریە ناچی هێلکەکەی بۆ بکڕێ بۆی بکڵێنێ مەسەلەنیا بۆی ببرژێنێ هێلکەکەی باتێ ئەچێ پسکیتەکەیاتێک کە هیچ بەهایەکی خۆراکیتیانە لەبەر هەتاو سوتاوە خۆ ئەزانێت لە نانەوردە دروستکراوە چۆن کشێلراوە چۆن دروستکراوە چۆن هێنراوە بۆیە دایک و باوک ئەبێ خۆیان بزانن کە چ خۆراکی گەدەن بە مناڵەکە و چۆن ڕای ئەهێنن مناڵ بەڕاهاتنە یعنگە بێت و تۆ وازی لێبێنی بۆ خۆی بچێت خواردن هەڵبژێ مناڵ نازانێت چ خواردنی ئەو خواردنانە هەڵەبژێرێ کە بە ڕوخسار جوانن مەسەلەن پێچراوەتەوە یا لە وەکو جبسێک لە زەرفێکایە و بەرگەکەی ڕەنگێکی جوانە و ئەمانە بە زمانەی وان نییە ئەمە ڕاستە ئەم بۆچوونە کاتە خەتای دایک و باوکە خەتای دایک و باوکە بێ کاکەوێتە خواردن لە تەمەنی پێما بێت دوای شەشمانگەوە کە شۆربا بەڵێ لەو کاتەوە بێ دەستکا بە خواردنی جگەل ئەبێ هەمە جۆری بدەیت گومان یعنی ئەڵێ من مناڵەکەم هیچ ناخوا تەنها یەک جۆر خواردن نەبێت بەڵێ ئەمە بەس تەنها برنجەخوا بەس تەنها مۆزەخوا ینی بۆ ئەوی لە کۆڵی خۆشی کات بەڵێ خۆی پێوەمان و ناکە خۆی خواردن و خەوتنیش یعنی بەڕاستی لای مناڵ ئەبێ بە جەدوەل بێ ئەبێ بە خشتە بێ ئەبێ دایک کاتی خۆی بۆ تەرخانکە یعنی ئەبێ هەستی مەسەلەن مناڵەکە بزانی چ خواردنێک بەسوودە بۆی چ خواردنێک گەشەی پێەکە
چ خواردنێک توانای مێشک و ئاستی زیرەکی بەرزەکاتەوە وەکو ئۆمێگا و ئەراشیدۆنیک ئەسید و ئەوانە کە لە بەعزی خواردنی وەکو گوێز و کونجی و مەسەلەن هێلکەی کوردی و ماسی سەلەم و لەو شتانە دەبێت دایک هەستی ئەوانە بدا بە مناڵەکە نەچێ مەسەلەن جبسێکی بۆ بکڕێ و بڵێ ئەوە تا خواردی سکیتێکی بۆ بکڕێ خواردی چکە ئەمانە بەهای خۆراکیان نییە هەندێک وزەیان تایە هەندێک کالۆریان تایە کە بە زووی سەرفە بێ و نامێنێ دوای سفرە بێتەوە شتەکە بەڵام ئەمە لە حاڵەتێکایە کە مناڵەکە تازە تێری خواردووە شتی تر قبول ناکە خۆ گەورە ژوایە تۆ ئێستا هەستی لە هەر خۆراکێک تێر بخۆی دوای مەهماکان خۆراکێکی زۆر بە سوودت بۆ بێنن پێت ناخورێ تەکنیکی هەیە مناڵ زۆر برسیکە دوای هەر خواردنێکی بۆ دانێ بێگومان مناڵ یعنی لەنا ئێمە زۆر باوە کە مناڵ نەوت دەخواتەوە نەوت کە چەند تاموبوونێکی ناخۆشی هەیە ئەوە چ کاتێ کاتێک کە تینوێ بێ سیرەکە نەوتەکە لە مەسەرەن لە بتڵێ ئاوە لە بتڵێکی ئاوا دانراوی گرێ بە سەرسەریەوە زۆریشی لێ خواتەوە یعنی مناڵ تا ڕادێکی زۆر ناڵم 100% تام و چێژی خواردن نازانێ یعنی ئەی خوا هەرچێکی بیتێ مناڵ هەیە مەسەلەن خۆڵەخوا مناڵ هەیە شتی دەرەخوا ئەبێ ئەمە لەژێر چاودێریە بێ ئەبێ خۆراکی مناڵ بەڕاستی جیاوازە لە خۆراکی دکتۆر شتێکی کەش هەیە دایکێک باوکێک ئەبینێ منداڵەکەی ڕۆژێک لەو خواردنێکی دروست کردووە جیاواز بووە لە ڕۆژەکانی تر سێرەکە منداڵەکی زۆری لێخواڵێ وڵی زۆری حەزی لێ لەم خواردنی زۆر حەز لێ بەردەوامە بێت لەسەر پێدانی ئەم خواردن ئەمە ڕاستە ئەمە ڕازنی چکە وەکو باسم کرد ئێستا ئەگەر گەورە ئێمە ئەتوانین بەنان و ئاو بژین بۆ جوڵەمان هەبێ ینی کاری ڕۆژانەی خۆمان بکەین بەڵام مناڵ وانە مناڵ لە گەشتدا پێویستی بە خواردنی ئەو شتانەیە کە باسم کرد چکە ئەگەر بێت توی تەنانەت یەک ئۆنسۆر یەک ڕەگەز لەو خواردانە کەم بێ لە خواردنی ڕۆژانەیدا ئەو مناڵە تووشی جۆرەك لە نەخۆشی دەبێت بۆ نمونە مادەی ئاسن کەم بخوا تووشی کەم خوێنیە بێ مادەی یۆد کەم بخوا تووشی سستی غودەی دەرەقی و هۆرمۆنی غودەی دەرەقیە بێ مەسەرەن هەر شتێک بیگری لەوانە مەسەن زینک کەم بخوا تووشی ئاستی زیرەکی و توانای مێشک و ئەو شتانەی کەم دەبێت ئەبێ مناڵ ئەو شتانە ڕۆژانە لە خۆراکە وەرگێت چونکە لەش ناتوانێت دروستیکە و ئەمانە خەزنیش نابن لە لەشدا یعنی ئەمە زۆر گرنگە ینی مەسەرەن تۆ هەندێک زۆر ڤیتامینات و تایبەتی ئەوانەی کە لە چەوریەکان ناتوێنەوە ڤیتامین ئەی و دی و ئی و کەی ئەوانە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش نەیخۆی لە لەشتا کۆ ئەبنەوە تعویزەکرێتەوە لەش خۆی دروست دەریهێنێ لە مەغزەنەکە بەڵام ڤیتامین سی و بیەکان ئەمانە کۆ نابنەوە لە لەشدا ئەبێ ڕۆژانە تۆ بیخۆی یان یەک ڕۆژ تۆ ڤیتامین سیەک نەخۆی تۆ ئەم ڕۆژە ئەگەر برینێک لە لەشتا هەبێت دەنگساڕەژەوێ کۆ ئەندامی بەرگریت تەمەڵە کەمی ئەو ڤیتامینەت هەیە یعنی لەبەر ئەوە ئەبێ خواردن بە خشتەڕێک بخرێ بە گوێرەی تەمەنی مناڵ زۆر گرنگ ئەمە کەڵین مناڵ ئێمە لێک ڕۆژیەوە مناڵ باسەکەین هەتا 18 ساڵی باش ئەمە ئەبێ بزانین لە چ تەمەنێکە مناڵ پێویستی بە چ جۆرە خواردنێکە و لە چ کاتێکە و من زۆر ئەمەوێ تاکید لەسەر ئەوە بکەم کە ژەمی بەیانیان زۆر گرنگە بۆ مناڵ ژەمی بەیانە تایبەتی پێشەوەی بچێ بۆ باخچە پێشەوەی بچێ بۆ قوتابخانە ئەگەر نەزەم ئێوە فریان نەکەوتون لە بیرتان نییە ئێمە کە مناڵ بووین لە قوتابخانەکان ڕۆژانە ژەمێک خواردنی چاک ئەدرا بە مناڵ یعنی وەکو برنج و شلە و ئەو شتانە چکە مناڵەکان وا بوون باری داراییان خراپ مەسەن هەندێکیان خواردنی باشیان ناخوارد لە دەرسەکان باش تێنەگەیشتن لە تاقیکردنەوەکان باش نەبوون ئەمە شتێکی تەعمیم کرا بە گشتی کرابوو لە هەموو قوتابخانەکانی عێراق بۆ نمونە لە هەموو دنیا شوا بوو ئەو ژەمە خۆراکە تعویزی ئەو کەم و کوڕیانی دەکردەوە لەبەر ئەوە هیوادارم دایک و باوک نەیکەنە تەمەڵی بەیانێن هەستن ئەگەر شتێکی کەمیش بێت ئەگەر شتێکی زۆر ئاسانیش بێت بیدەن بە مناڵەکە ئەنج بەڕێکن بۆ قوتابخانە بۆی مناڵەکە مێشکی جوان ئیش بکە بۆ ئەوەی ئاستی زیرەکی دانەبەزێ بۆ ئەوەی تاقیکردنەوەی هەبێ بتوانێت بەڕێک و پێکی وەڵام بداتەوە باری دەرونی ئارام بێت چۆگە باری دەرونی تۆ ئارام نەبێ ناتوانانی لە هیچ شتێ تێبگەی لەبەر ئەوە من زۆر بە گرنگی زانم کە ژەمە سەرەکیەکان لە کاتی خۆیدا بدرێن بە تایبەتی ژەمی بەیانی باشە دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش کەمی ئاسن و ڤیتامین و کانزاکانە بەگشتی بۆ منە زۆر دایکێک کە سەردانی پزیشکێکی وەکو بەڕێستانەکات کە پشکنینی بۆ مناڵەکەی ئەنجام ماوە دەرەکەوێت کە لە پشکنینەکەیە بۆ نمونە مادەی ئاسن کەمە
ڕاستەوخۆبی لەوە کاتەوە لە ڕێگای دەرمان و شروب و ئەم بابەتانەوە ڕێژەی ئاسنی مناڵەکە زیاد بکات. بەڵام پرسیارەتی منەوەی ئایا دکتۆر ئەم ڕێگای بگرین لەبەر لە ڕێگای دەرمانەوە زیای بکەین یاخود نەخێر ژەمە خۆراکیەکانی بۆ تەندروستترکەین و ئەو مادانی تیابێ و خۆراکانی تیابێت کە ڕێژەی ئاسن لە خوێنیا بەرز دەکاتەوە. خۆی دەبێ هەمومان بزانین یعنی چ گەورە چ بچوو کاتێک کە بەهایەکی خۆراکی یا هەر مادەیەک تۆ وەری ئەگری بە شێوەی دەرمان بۆ نمونە تۆ مەسەلەن دەرمانێک وەرەگری ئەی خۆیت هەبێکی پاراستۆڵە خۆی با بڵێ تازە ئەو حەبی پاراستۆڵە کە چۆ ناو گەدە و ڕیخۆڵەوە و توایە و چۆ ناو جگەر و چۆن ئیشی خۆیەکە بەڵام ئەگەر بێت و ئەمە ئیشێکی چۆنەکە ئیشێکی با بڵین سەناعی ناسروشتی دروستەکە خۆراکی ژوایە یعنی کە تۆ ڤیتامینەگەی دێ بە مناڵ یا مادەی ئاسن بە ڕێگەی دەرمان ئەیدێتێ ئەو دەرمانە وەکو ئەوە نییە کە تۆ لە ڕێگەی خۆراکەوە بیدێتێ لە ڕێگەی خۆراک ڕێگەی سروشتیە ڕێخۆڵەی مناڵ ئەو ڕێژەیە هەڵ ئەمژێ و ئەیبا بۆ مۆخی ئێسقان تا خوێن دروستکە کە پێویستە ئەوەی کە پێویست نییە فڕێ ئەداتە دەرەوە بەڵام دەرمان وانە لە بۆی هەیە تووشی ژاراوی بوون بۆ دەرمان نەبێت بۆ نمونە ئەمە زۆر مناڵمان هەن ئەوانی کە نەخۆشی سەلەسیمیان هەیە مادەی ئاسن لە لەشیان ناکۆوە بێتەوە ئەوانە ناچارین ڕۆژانە دەرزیەکیان ئەدرێتێ کە بێت و مادەی ئاسن دەرکا لە لەشیان چونکە مادەی ئاسن کە زیاد کۆبێتەوە لە لەشا خراپە ئەچێ گلاندەکانە کوژێ ئەچێ گەشەی مناڵەکە دوا ئاخا ئەچێ زۆر کاری خراپ بکات لەبەر ئەوە ڤیتامینەکان ئەگەر بە شێوەی دەرمان بدرێن بە مناڵ ئەو زیانەی هەیە چونکە تۆ نازانی بزەبەت ئەو ڤیتامینە چەند پێویستە بۆ لەشی مناڵە بەڵام جار چەند بۆ ماوەی چەند تۆ ئەو دەرمانە ئەدەی بەس خۆراک هەتا مردن خۆراک بەردەوامە ئەبێت تۆ ڕۆژانە هەوڵ بی لە ڕێگەی خۆراکەوە بە سروشتی و بە فرێشی بەبێ ئەوەی ئەنج لە بیرمان نەچی ئەو دەرمانانەی کە دروستەکردن ماوەدی حافظەیتیایە کە زیان بەخشن بۆ ئەوان سروشتیەکەتیانە دکتۆرڵەن ئەو بۆ ماوەیەکی کاتی ئەو ڕێژەیە بەرزەکاتەوە بەڵام لە ڕێگای خواردنەوە بێت بەڵێ بە زیاتر ئەمێنێتەوە میتابۆلیزمی ئاسانترە هەرسکردن و وەرگرتنی ئاسانترە باش دکتۆر هەندێک دایک و باوک خۆیان نانەخۆن و منداڵەکە نایەتە سەر سفرە بڵێ ئەمە زۆر ئەمە چۆن نانی چ تەکنیکێک بەکاربێنی مناڵ بێتەوە سەر سفرە لەگەڵ دایک و باوک نان بخوا بەڵێ خۆی ئەمە بەڕاستی زۆر دیراسی لەسەر کراوە و مناڵانی کە هیچێک لە هۆکارەکانی بەدخۆراکی مناڵان ئەوەیە کە مناڵ دوای ساڵێ مەفروزە مناڵ دوای تەمەنی بوو بە ساڵ لەگەڵ دایک و باوک دانیشێ لەسەر سفرە با هیچیش نەخوا بێدای نیشێنی هیچیش نەخوا کەوچکێک و قاپێکی بخەرە بەردەست و خواردنێکی تیابێ شلە و برنجێکی تێکەڵاو یان شتێکی ئاسان کە بە کەوچک هەڵبگیری ئەگەر لە دەکەوچک بڕێژێ کەوچکێک بخوا مناڵەکە بۆ دەمی بەرێ ئەوە پرۆسەیەکی سەرکەوتووە بۆ فێرکردنی مناڵ بۆ خۆراک دایک و باوکە سیرەکە مناڵەکە چەند کەوچکێک لێ ئاات و ڕێژێ وە بلاوە لایە بن لە بەردەسی ئەمە هەڵەیەکی زۆر گەورێت چونکە مناڵ ئەبێ ڕابێنرێ فێر بکرێت نەک هەر خۆراک بۆ نمونە ئەسا کۆنتترۆلکردنی پاشەرۆ پیز و پیسایی مناڵ ئەگەر ڕای نەهێنی پێڵن تۆیلێت ترینینگ یعنی تەدریبی تەوالێت ئەبێ تدریب پێ بکە ڕاهێنانی پێ بکە بی بەی داینیشێنی دوای ژەمە سەرکیەکان 20 دقاتانی و ساعت دانیشێ با ئەو مناڵە هیچ میز و پیسایش نەکا دوای ڕایەت تێ ئەگا کە ئەوە شتا لە مێشکە ئەچەسپێ کە دوای خواردن ڕیخۆڵا مەعیدەگە قورسە بێ پێویستی بچوونە سەر ئاوە خواردنی شەروایە کاتێک کە مناڵەکە سیرەکات دایک و باوکە خۆن بە کەوچگە خۆن ئەبەن بۆ دەمیان دیارە ئەمە شتێکی باشە فێرە بێ ئەو هەستەی لا دروزە بێ ئێمە زمانی بەدخۆراکی کە زمانی گرانیەکە بۆ مناڵەکانمان چی لێکرد ئەمان هێنا کۆمانەکردنەوە لە نەخۆشخانە کۆمانەکردنەوە مەسەرەن 5-6 مناڵمانە هێنا بەدخۆراک مناڵێکیشمان ئەهێنا کە خواردنی ئەخوارد لە بەرچاوی ئەوە خواردنمان ئەدا بۆ مناڵە حەقی ئەوانمان نەبوو ئەماندا بۆ مناڵە هەتا ئەلە باشترین مامۆستای مناڵ لە مناڵە فێرە بێ لە گەورەوە کەمتر فێرە بێ بە هەستەکاوە تۆوەکو ئەو نیت و شتێکی جیاوازی و بەڵام کە بینی مناڵەکەی تەنیشتی خواردن نەخوا بەدەستی خۆی کەوچک چۆن بەکارێنێ قاپ چۆن بەکارێنێ ئەمە مناڵەکە فێرە بێ و نەجاتی ئەبێ لە بەدخۆراکی ئەو کاتە وردە وردە مناڵەکە ڕایەت خۆی بە گوێرەی تەمەنیش گەورە ئەبێ خۆیانی مناڵیش هەر غەریزەی با بڵین دەرونی مناڵ وایە خوای گەورە فێری کردو مەسەر مناڵێک
ئێستا لە دایکە بێت دوای نیو سەعات دەزەکە بە مژینی مەمکی دایک ئەو کێ فێری کردووە کە ئەو مەمکە شیری تایە و شتێکە بەسوودە بۆ ئەو ئەی مژێ و چۆنێتی چوونە خواروی ئەو شیرە ئەمە شتێکە کە خوا کردە خوا دروستی کردەوە مناڵی شتر وایە بە گوێرەی تەمەەن کاتێک گەورە ئەبێ وردە وردە خۆی فێرە بێ خۆی سەیرەکە جا دکتۆر یەک بابەتی تر هەبوو دایک و باوکیشی بەڕێز هاوڕێمانن ئەگەر ئێستا بمان بینن سڵاو ڕێزم خۆشەویستم بەیانێ بەڵام شتێکی ئەوانە جەڕمەوە بە جەناب لە ڕووی زانستیەوە وەڵامەکەیمان بڵێن هەردووکیان ڕۆچین بە هیچ جۆرە گۆشت ناخۆن ئێستا مناڵەکانیشان خەریکەوالیەکەن ئەوانش بەرەوە ڕۆک بچن و گۆشتیان نایێنێ لە ڕووی زانستەوە تەواوە ئەمە خێر ئەمە زۆر زۆر هەڵەیە چونکە وەکو باسم کرد مرۆڤی گەورە ئێمە هەرچیەک بخۆین یا هەرچێک بکەین بای ئەوەندە بەهای خۆراکیمان دەبێت بۆ جوڵە و زە و چالاکیەکانمان گەشەمان نییە بەڵام مناڵ پێویستی بە گەشەیە و دەرکەوتووە بۆ نمونە یعنی هەر بۆی ئەو دایک و باوکە بە کورتی و بە کوردی تێبگەن لە مۆزوعەکە یەک پارچە گۆشتی ئاژەڵ بە تایبەتی هەموو پرۆتینە بڕانڕەتیەکانی کە مناڵ پێویستێتی تایەتی هەمووی ئەوە لە هیچ شتێکی ترتەوە دەست ناکە ئەوانە دەستکەی ئەبێ هەستی چەرەزاد بێنی و بقولیات بێنی و ئەنواع ئەشکال شت بێنی تێکەڵێکی تاوەکو ئەو یعنی ئاسایی ئەگەر بەدیلەکانی ئەمانە بەن بەڵام زۆر زەحمەتە بەڵام وەکو گۆشتەکە وەکو پراکتیکەڵ نییە و زۆکو گۆشتەکەش نییە ئەنجا نەک هەر پرۆتین مەسەن شتەکانی تر بۆ نمونە ڤیتامین دی بۆ نمونە مادەی ئاسن زینک ئەوانە هەمووی لە گۆشتا هەیە لە گۆشتەمەنیەکانە هەیە یعنی بۆچی ئەو مناڵە بێ بەشەکەی بە پێی چی ئاسایەک و لە پێناوی چی کە ئەمە یعنی بەڕاستی پێم وایە ئەچێتە خانەی ئیهمالکردن و گوێپێنەدان بە تەندروستی مناڵەوە کە تۆ بەیانی مناڵەکەت مناڵێکی با بڵێن تەمبەڵ مناڵێکی بەدخۆراک مناڵێکی بێهێز لە ڕووی مەناعەوە بەرگریەوە مناڵێکە پرۆتینی کەم بێ لە لەشیە چکە هەموو ئەنتیبۆدیەکانی لەش بە شێوەی پرۆتین دروست بوون لە پرۆتین دروست دەبن هەموو ئەنزیمەکان هەموو هۆرمۆنەکان لەوانە هۆرمۆنی گەشە کەمە بێ کاتێک کە تۆ پرۆتینی مناڵەکە کەم بێت لەبەرەوە ئەبێ نێڵی بە هیچ شێوەیەک ئەم شتە ڕووە لە مناڵە کاتێک کە خۆی گەورە بوو ئەتوانێت خۆی حکم با لەسەرەوەی ئایا ئەبێ بە خۆراکیە ئەبێ بە شتێکی زۆر باشە دکتۆر پێم خۆشە جیاوازیەکمان بۆ بکەی لە نێوان ئەوەی کە دایکێک بەدەستی خۆی خواردن با بە مناڵەکە لەگەڵی مناڵەکە خۆی بەدەستی خۆی بیخواردە بە تایبەت ئەم بابەتە بۆ ئێمەی دایکان و بۆ منیش دکتۆر سامە خۆم هەتا بەدەستی خۆم مناڵێکمێ نزیکی 2 ساڵە تا بەدەستی خۆم خواردنی نێمێ هەستەکەم تێر نەبووە دڵێ زۆر دایکی ئەمە بۆ چوونە بەڕاستیەگەر هەڵەیە پێی بڵێ بێگومان هەڵەیە چکە بۆ بۆچی ئەنی مناڵەکە یەکەم فێر نابێ ئەوەی دوام دەرکەوتووەڕبوونی کات و تەمەنا خۆی فێر نابێ ناوەڵە من مناڵم بینیوە 4 ساڵە هەرەکرد بەدەمیەوە 4 ساڵ مەفروض لە 2 ساڵی و خۆی بکا بەدەمی خۆی لە ساڵەوە لەسەر سفرەدانیشی و قاپ و کەوچکی بدرێتێ بە توێژینەوە دەرکەوتووە مناڵ هەتا خۆی بخوا خۆی بەدەستی خۆی بکا بەدەمی خۆی چەند بخوا پێتێک ناچێت و گەشەی پێکات و سوودی لێ بینێ بەڵام کاتێک کە تۆ بە زۆرەکێ بەدەمیەوە من دیومە دایک تازیبی دەستی مناڵەکە شەگرێ هەردوو دەستی تۆن دەگرێ و جا بە کەوچکا بەدەمیەوە بۆی مناڵەکە دەست ڕانەوە شوێنێن بیڕێژی ئەمە زۆر مناڵ هەیە پێی تێگەچێت دەستیان ناگرن دەستیان بە ئایپاد و مۆبایل بڵێ یا ئەوە بۆ دائنێ بەرامبەری ئەو هۆشی لای خواردنەکە هەر نییە نەتام و چێژی لێ وەرەگرێ نە لێی فێرە بێ نەوا ئەزانێ ئەسڵەن ئەمە خۆراکە نە ئەمە ژەمە هۆشی لای ئەو ئایپادەیە یا ئەو شاشەیە کە ئەمە زۆر زۆر هەڵەیە چونکە هەتا ئارەزووی خواردن یعنی ئەمە ئارەزووی خواردن کە لە مرۆڤ دروست دەبێ لە ئەنجامی دابەزینی شەکرە لە ئەنجامی کۆمەڵێک کارلێکی فیزیایە لە لەشی مرۆڤدا چۆ ئێستا جاری وایە تۆ مەسەرە نانیشت نەخواردووە کەچی یار برسید نییە جاری وایە هەمووی سەعاتێکە نان خواردووە بەڵام ئارەزووی خواردن دەکرێتەوە کاتێک کە چاوت بە خواردنێکەکەوێ کاتێک چاوت بە میوەیەکی جوانەکەوێ کاتێک مەسەرەن بەدارێکەوە سیرەکەی پێشوێتری جوان سێوێک هەیە تۆ ئارەزووی خواردنە دەکرێتەوە چاوت بە لیمۆیەکەوێت دەمت ئاوەکە ئەمە کاردانەوەی ڕفلێکسە ئەو مناڵە کاردانەوەی نابێت بۆ خواردن کە سەیری مۆبایلەکە کات خواردنەخوا هیچ هۆشی بەلای خواردنەکەەوە نییە نازانێت ئەسڵەن خواردنی شەی دکتۆر منداڵ لە دیزایانی خواردن تێگا
خواردن ڕەنگا و ڕنگبیان هەندێک ناینانم فێڵ بەڵێ خۆی هەندە فێڵیش بە سوود وایە بتوانیم وا لە مناڵکەی شت هونەر دەم خۆش لە قاپا مەسەلەن خواردنەکەی بۆ دیزاینکەی بیکی بە بووکەڵەیە بۆی ئەو ئەمەش بۆ تەکنیکێک نییە هونەرێک نییە بەڵێ زۆر گرنگە چکە ئێمە دائیمەن تەوسەی دایک و باوکەکەین ئەڵێن مناڵەکەت مەسەرن بوون ئەڵێ مناڵەکەی من گۆژ ناخوا هیچ جۆرە گۆشت کاکە ڕاستە لەوانەیە گۆژ بە کوڵاوی نەخوا لەوانەیە بە شێوەی شفتە بیخوا لەوانەیە بە شێوەی مەسەر برژاوی بیخوا لەوانەیە بە شێوەی قیمە بیخوا تۆ ئەبێ هەوڵ بێ بزانانی مناڵەکە هەموو ڕێگەکان تاقیکەیتەوە هەمویان ئەنجە بە هەر کامیکیان تەقبولی کرد تۆ بۆ شێوەی بۆی ئامادەکەی بیخوا لەبەر ئەوە یاخود مەسەلەن میوەی ڕەنگا و ڕەنگ و باسمان کرد یعنی ئەبێ هەوڵ بێ میوەکی جوانی بێتێ شۆرێتەوە وەگەر بکرێت شکڵی جوانی لێ دروست بکرێ بەوەی سەرنجی مناڵەکە زیاتر ڕاکێشێ ئەمە هەمووی دەورە بینێ بێگومان سیرکردن بۆ خۆراک ئارەزووە کاتەوە ئارەزوو کار نکاتەوە چ لە مناڵات چ لە گەورەیە زۆر ڕاستە دەست خۆش بێ دکتۆریان سپاس بۆ زانیاریەکانت ماندوومان کردی دەستە خۆش بە دکتۆریان زۆر سپاس دووبارە سپاس بۆ وتەکانت و گرنگە و هەندێک جاریش سێم بۆ خۆمان کوڕێکمانەیە ئاوی مریشک گەڵێ هەر ئەبێ پێی بڵێن ئاوی قەڵەشێرە ناشڵە کەڵەشاری نا قەلەشێر بەس بە وای خۆ ئەگە پێی بڵێن ئەمە ئاوی مریشکە نایخۆ بەسەوە ئاو ڕۆنە ئەبێ گۆشتەکەی بدرێت ێوەڵا باشان بە کوڵاو و تۆزە ڕۆن دەستەگرێتەوە دەستە خۆش